منی ترکە تۆمەیە چیم دەوێ تۆ بووی بە هەناسەی من جا هەرچیەک دەبێ با ببێ هەرچێکم بەسەر دێ با بەسەرم بێ من هەرگیز دەستبەرداری تۆ نابم تا ئەو کاتێککە من لە ژیاندا بم دڵم هەموو کاتەر بۆ تۆ لێ دەدا. مرۆڤ هەرگیز دەتوانێت ماڵ ئاوایی لە خۆشەویستەکەی بکات. خۆشەویستەکەی ئێمە ئەوەندە گەورەیە بە هیچ شێوەیە کۆتایی پێنایەت. لەبەرەوە ئێمە نابێ ڕێگا بدەین کەس بێتە نێوانمانەوە. تۆ ئامادەی بۆ ئەو سەرکێشیە؟ من لە لای تۆ میتر پێویستە ژیانێکی ترت هەبێت بە تەواوەتی لەگەڵ پیاوێکی تر. 1000 بۆ بوێرەکان 1000 جار بۆ ترسنۆکەکان بەهێز بەڕاستی خوا منی خۆش دەبێت. دوو کوڕی وەکو شێرم هەیە و ئافرەتێکی وەکو تۆی هێناوەتە ژیانمەوە. تۆ سەرەتا بڕۆ کچی هاوڕەکەی دایکم ببینە ئەو کات خۆت بڕیار بدە. کچەکەی پورە ئیسین ببینی دەتبینەوە چیت لێ دێت. من و تۆ بێ کۆدا دەنیشن و خاوەیەک دەخۆینەوە دواتر من بەڕێ خۆم و تۆش بە ڕێگای خۆت باشە کێ دەزانێت زۆرە کسێک دێتە سەر ڕێگا. سیرکە نەهێنیەکەت پارێزراوە تا مردنیش لامە پارێزراو دەبێت. ئەوە چ نهێنیەکە؟ تۆم زۆر خۆش دەوێت کوڕەکەم نەکەی ئەوە لەبیر بکەی باشە؟ من هەرگیز ئەوم نەدەویست. تۆ تەنها خەونەکانی خۆت نا خەونەکانی ئێمەشت لەناو برد. ئەو هەموو خەون و خەیاڵی بۆ سەرۆتەکان هەمبوو بێ ئەوەی بیرکەیتەوە تۆ هەموودا بۆ بێ ئابڕوە. بەڵێ عاشق بوو بەڵام تەنها عاشق بوو. تۆ هەموو شتێکی منت لەناو برسیلە. ئەو پیاوەی کە خۆشم دەویست تۆ بەبێ ئەوەی من ئاگادار بم ئەو دەدەست من دەرهێنا. زنجیرە درامای وازم لێمەهێنا بەم زوانە.